ئێرە گوندی هەستانە سەر بە قەزای سۆرانە خەڵکەکەی بە ئاژەڵداری و کشتتوکاڵەوە خەریکن و هەروەها گەنجەکانیشی بەهۆی ئەوەی کە زۆربیان کولیە و خوێندنگا و پەیمانگان تەواو کردووە گەنجێکی زۆری لێکە خوێندنگا و پەیمانگای تەواو کردووە بەڵام ئێستا بێکارن بەهۆی ئەوەی کە ئەمە بێ ئیشین ڕۆژانە دەینە دەرێت لێرە چاچی لێنێنیان ئەچینە حەسەمەجی و ئێرە ناوچەیەکی گەشتیاریە بەڵام بەهۆی ئەوەی هیچ خزمەت گوزاریەکی پێشکەش نەکراوە بۆیە زۆربەی خەڵکی گوندی یعنی ماڵیان بار کردیا چوینە شاری ئێستا ئەگەر یعنی پرۆژێکش نەکرێ هێشتا کەم دەبیت و ئەو خەڵکان نامینی لە گوندی جا هیوادارم خزمەت گوزاری شتیەوە بکرێت بۆ ئەوەی گوندەکان ئێرەش ئاوادان بکرێتەوە و هەروەها چێ حەسەن بەجیش بەهۆی ئەوەی کە ڕۆژانی هەینی بە تایبەتی و ڕۆژەکانی تریش گەشتیارێکی زۆر لە زۆربەی شارەکانی کوردستان ڕووی تێدەکەن. ڕۆژانە بێشایی و تینە دەرێت چاچی لێن لەسەر جادانە سێ چانە فەرگەنێکی چاچی لێ نێنی و دابیتە مەغریبە ئەیشە چینەوە وەڵا گەنجەکان بە ئام بێشن ئەویت کەش ئاژەڵداریە موش سێر و ئەو شتە. دیارە گوندی هەسنان یەکێکە لەو گوندانێکەوە کۆمەڵێک کوبڵەی خوڕەوشت و کۆمەڵێک ڕەسەناتی شکولێمایە گوندی هەسنان تقریبا نزیکەی 75-80 ماڵێکە زۆربەیشیان کە چوینە خوارێ لەسەر ئەوەیە کە مەسەڵەن بەرپێی حاردی کەمە بە ناچاری و ئاویشە تا ئێستا ئاویشی نییە و مەشروحی ئاوی نییە لۆیە خەڵک زۆر ناچارەوەی بەتابەتی کە سوکنا پێکدینی و ژیانی هەوسەرداری پێکدینی ئەسیتە خوارێ بەڵام ئەوەی کە حالی حاضر ئێستا لە گوندی مایە تقریبا نزیکەی 75 ماڵەشیە خۆشبەختانە گوندی هەسنان لۆ جمعە و جماعەتی زۆر چاکن و یەکێکە لەو گوندانێکەوە هەر لە کۆنەوە مەلایان هەبووە حوجریان هەبووە بێمەلا نەبووینە هەرگیز لە هەموو کات و ساتێکی لە کاتە دژوارەکانش هەوڵیاندایەکەوە مەلایان هەبی و مزگەوتیان هەبی و جمعە و جماعەتیان هەبی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئەتەکەیت و ئاداب و نەریتی کوردەواریش الحەمدوللا کۆمەڵێک ئادابی جوان مایە لێرانە ئەمە وەکو مامۆستا لێرانە کە تقریبا 8 ساڵێکە لێرانە وەک پێشنوێژی و تارخوێنیەکەین لەو گوندەی ئەو کۆمەڵە گەنجەی کەوا لێرانە بێ ئیشە ناوی نەگەڕایتەوە خوێندن وشتی تەواو کردیا مەعەد و یاخود زانکۆی تەواو کردیا یاخود شەشە هێشتا ناوی نەگەڕایتەوە یان هەموو ئەو چین و توێژ و ئەو گەنجانی کەوا لێرانە بێ ئیش بوون فکرن لەوەی کردەوەکەوە کتێبخانەشیان لۆ بکەین و لە خاترەوەیەوە هاگانێک بی هەماهەنجین هەبی کۆنتاکەشی چاکن هەبی بتوانین ئەو گەنجانە لێک خڕ بکەینەوە و بەشکل حەزیان پڕ بکەینەوە دا خۆشبەختانە ئەو بینایە هەبوو ئەوە بینایی مزگەفتەیە هەم بینایەکە و هەیکەلەکەی مزگەفتەیە و هەمیش حاردەکەشی مزگەفتەیە ئەوە مامۆستای ئافرەتی لێبوون بەڵام خۆشبەختانە ئێستا الحەمدولله یەک لە خاڵی زاویەکانی ئەو گوندەش ئێستا مامۆستای خۆیان هەیە و پێویستیان بە مامۆستای دەرەچی نییە گوتمان بە احتفاظ بەو بینایە بکەین و لەوەیەکەوە دانەڕنێ کە مامۆستاکان ڕۆیشتین و پێویستیان بە مامۆستای دەرەچی نەما بینین لەوەی کردەوەکەوە بیکەینە کتێبخانە لەوەیەکەوە هەمووان ئیستیفادە لێ بکەن خۆشبەختانە الحەمدولله تا ئێستا ڕێژەشی زۆر باش کتێب خڕبوویتەوە خوێنەرێکی چاک خڕبوویتەوە ستافەکی چاکن هەیە و ستافە الحەمدولله زۆر چالاکە زۆر ئەکتیڤە دانیشتنی هەفتانن هەیە کۆڕ و سیمینارن هەیە تا ئێستا سێ خول وەکو خولی کۆمپیوتەری خولی درومانی لۆ ئافرەتان بەڕێوەچووە کۆمەڵێک دانیشتن و کۆمەڵێک بابەتی چاکن هەیە شکر
ئێمە وەکو دانیشتوانی گوندی هەسنان سەر بە قەزای سۆران نزیکەی 20 کیلۆمەتر دوورین لە قەزای سۆران نزیکەی 7 ماڵێکە زۆر بێبەشی لە زۆر پرۆژەکان ئیش و پیشەی ئێمە برێتە لە کشتتوکاڵی و زەڕاحەتی و بژێ و ژیانی ئێمە برێتە لە بەخێوکردنی مەڕ و ماڵات و چێڵ بەخێوکردن. گوندی هەسنان زۆر خزمەتگوزاری بۆ نەکراوە وەکو پێویست، چونکە گوندانی چاردەورمان زۆر خزمەتگوزاریان بۆ کراوە، گەنجەکانیان دامەزراون تەعین کراون. گوندی هەسنان نازانم بۆ وەکو پێویست بەدەرە لەو خزمەتگوزاریانە، پرۆژەی مەشروع شەبەکە یعنی جادەکە بەبار ئێمە داڕۆیشت ناو گوندەکەمان بۆ قیر نەکرا. ئەمە لە هاوینانە زۆربەی هەر زۆرمان بە کشتتوکاڵەوە خەریکن کە کشتتوکاڵەکەشمان لە چای حەسەن بەگە بناری چای حەسەن بەگ ڕێگەکەمان زۆر ناخۆشە، یعنی هەر لە گەرۆبێشی هەتا دەچیا ناو کشتتوکاڵەکە یعنی سەرا ئەو ڕێگا زۆر ناخۆشە کەسی ئەو ڕێگایش بۆمان قیرتاو نەکراوە، خزمەت گوزاریمان بۆ نەکراوە لە ناو گوندیش هەتا ئێستا مەشروعمان نییە. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. الله 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 خەڵکی گوندی هەسنان هەر لە کۆنەوە پابەند بوو ئەبەدین و ئەم گوندەش مێژووی ئیسلامەتیانی زۆر هەر لە دروست بوون ئەو گوندەوە سوپاس بۆخوا کە خەڵکی و گوندە پابەند بوون ئەبەدین پابەند بوونە بە ئاینی پیرۆزی ئیسلام دەستیان بە ئاینەوە گرتووە و شەوانەش دوای نوێژی عیشا لە مزگەفتا کۆ ئەبنەوە ئەڵقەی زیکر دەبەستن و چەند زۆرە شتێک لێرانە پێشکەشەکرێن لە مزگەفتە کە هەمویان دووپاتکردنەوەی بەڵێن و پەیمانە بۆ ڕێبازی ئیسلامەتی و سووربوونە لەسەر ئەم ڕێبازە بێگومان کە خۆشتان ئاگدان و دەبێنن ئێستا دنیا لە چ قۆناغێکدایە، بەڵام سوپاس بۆخوا کە گوندەکەمان ڕۆژ بە ڕۆژ زیاتر سوورتر دەبێت لەسەر ئەم دینە. هەموو چین و توێژەکان هەموو تەمەنەکان لێرانەیە کۆ ئەبنەوە و بە یەک دەست و یەک مەبەست بەڵێن و وەفایان بۆ ئەم ڕێبازە پیرۆزە دووپاتەکەینەوە. ئەمە لە گوندی هەسنان لە دێر زەمانەوە وتێ ئەمن بەبیریتم بە زمانی با و باپیرێنەمەش ئەو گەمانە هەر کراینەوتی ئەمە هەندێک پێئەرێن گۆری گۆریانە هەندێک پێئەرێن جۆڕەبانە دا ئەوانە شەوانە ئەمە بەزستانە بە تایبەتی لێک خڕبینەوە ئەو گەمەیەکەی دا ئەبنە دوو تەرەف تەرەفەک لەو لای ئێچش لەو لای
أجر عندك هلا همات فين كسبنا كوي عندك هلا أبني لأولي دستقري لي هذا بأوام قول راس تيني أبي أول دخلت هنا عندك هلا أبيني زلاك سركوي لا تجير كوي أول سركوي دعاء أبيني ميوزاتين جيزاتين قصباتين أو تستانا لدير زمانه ولا قديمه ذا جم زور هبوين ديرانا غوري أنا هبويا جم تدي كبيانا جو بار ميوزانا هبويا دستمستانا قواني بدستانا كد لأن جم تدي كأنا كد داشش كانان بيجو داشش كانان كد ذا أو جمانا زور كدينا جمع شيء كان بدستا كان جو هاتم ست بدو دستا إذا أو جمانا لزمان ولا ده زمان ولا زمان باو باترين ما لوم ما يتوه جيراني أما كاتي خو لميزة لقديمة سوتسلا وشي جما كان خلاصة بن ميوز زويز هنار كدو لتك هنزير تركة هنزير سيو برتقال بس زماني خو همو زارا سيو برتقال نبويناو الآن كي أو تقريبا زياد كراون لأنه خو زويزو ميوزو نانا حلوكا هنار قسكوان هرمي بي ذا أو تشتانا زستاني ببيتو أنا هرتيها با همويان دينا أنخوان بيكوا صعبتنا كيد ترى قسكوان أو ترى قسكوان بني شاب أو بني شانا كان إنا بيريش بيخرين إنا وشمو دوزانيا إنما بن أواني زور باش أو بني شانا أخون أو نوع دانشنان وقربونا وانا نامونين با كالتوري كردي ديار أو دانشنان إستا كالبوينة وإستا كمبوينة أقرنا لزوربي زوري ولا أغلبي قندان وابوا لباشي نويجي عشاء خلق خربيتو هرزاري ولا ما لشي دانشتنا أو دانشنانش كومالك سود وكلشي ومنفعتي زوري هبوا يك لو أنا أجر بهاد باو خلقي هو دانش بايا دلي خوش أبو وشكتي وماندي روجي أحسايا وهميش كومالك جما وقالتو جابو لعبي كردواري أكراكوا حس وشي الله دجاتي نبو لقلديني بلكو اشتشي فولكلوري كردي بو ودل خوش أبو باو دانشنانا وقصي نستقو بندي بيشينان وسيروكو بسرهات ومتلو همو أنا شتي هر ديارنا أو مجلسانة بون أو مجلسانة كإستا بداخوا كم بوينة ونماينا زور بيوستن بيا زارة شديد اهتماميان بيدين برويان بيدين سوى كوتاك سوى كومالجات سوى حكومتش حق إيش لسروي بكرد سونكا حموان أزانين بتابت شوي كوادوني وبيرك كرديتي وتمنشي هي إستا زور تامزروع عودالي ومشتاقي أو نوعدانش ناني سونكا أم جهاني كوا إستا تيكتينا أو ظروف كوبلي مادة جراي ومودرنو تكنولوجيا خلق كوتيت السر خوي يعني كوبلي بنز كرايا خلق كمتر بدمي كواتي خلق كمتر سرداني يقديكا خلق كمتر أتي تكني يقدي مثلا بيكوا حاجان ليقدي معاناتي يقديا لو وكو قنداتي زور ضرورة هم وكو إعلام هم وكو مثلا كنال كان ميديا سوشيال ميديا وهمش وكو تازه قلت تاكو كومالجو حكمتش حق بروي زياتر بايخ زياتر بقندا بدرت وبايخ بكرتي كشتوكالي وزراعته مرداري وهمو أوشت جواناني كوادوني وبيري لكردواري أديترا وهستي بيكرا هم بربراينا تارينا هم باب الرام المالاني للذكار ما مزجي لا من مخنا إذا مسارنا هم بيداد سبدا يا رام خمدا لنا أيان ذو ما مجال كارق مجال باب لنا سلطان خانواني
رشواني وخال